ماوەی 62 ڕۆژە لە پێناو ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان زیندانیانی سیاسی کورد لە باکووری کوردستان مانیان گرتووە. ڕێکخراوی گەشەپێدانی بازرگانی ئێران دەڵێت هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای ئێرانی لەلایەن هەرێمەوە هیچ کاریگەریەکی لەسەر قەباری بازرگانی نەبووە. خۆناغی سێمی ئۆپراسیۆنی مرۆڤایەتی و سەقامگیری لە ڕۆژاوای کوردستان لە دژی شانە نووسەکانی داعش لە کەمپی هۆڵ دەستی پێکرد. سلااوتان لێبێت من هودام لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. لە درێژی کار و چالاکیەکاندا بۆ ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 62مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ماوەی 62 ڕۆژە چالاکوانانی سیاسی مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. ئەم مانگرتنە لە 27 تشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوامی هەبێت. هێزەکانی یاساییش بە پشتگیری هێزەکانی سووریای دیموکرات و یەکینەکانی پاراستنیشنان سێمین خۆناغی مرۆڤایەتی و سەقامگیری لە جیشانە نووسەکانی داعش لە ناو کەمپی هۆڵ لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە چوو. بەرپرسانیەکانی ڕۆژاوای کوردستان ئاماژە بۆ دەکەن ئامانجە ئۆپەراسیۆنەکە ڕێگرتنە لە ڕێکخراوی تیرۆریستی داعش کە بە یارمەتی شانە نووسەکان لەو کەمپا چالاکیەکانیان ئەنجام دەدەن. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە زاری محەممەد سادق قەنات زادە جێگری سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی بازرگانی ئێرانەوە بڵاوی کردوتەوە. بازرگانی لە نێوان ئێران و هەولێر بەردەوامە چونکە هەردوولا پەیوەندێکی دوور و درێژیان هەیە و بڕیارەکەی هەولێر بە بایکۆتکردنی کەلوپەلی ئێرانی هیچ کاریگەریەکی لەسەر قەبارەی بازرگانی هەولێر و ئێران نەبووە. دەشڵێت لێکۆڵینەوە مەیدانیەکان دەریان خستووە هیچ شتێک نەگۆڕاوە لە دوای بڕیاری بایکۆتەوە و بە شێوەیەکی گشتی هیچ مەترسی گۆڕانکاریەک لە بازرگانی نێوان هەردوولا ڕووی نەداوە. تەنها لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵچوونێک هەبوو و ئێستا کاریگەریەکەشی نەماوە. سێواڵم پێشکەشکردن کاتێکی شات.